شۆفێران لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕۆژانە ئاواژیان بڕێ دەکەن لە سەرەی وەرگرتنی بەنزین. کێشە و دەمەقاڵەی شۆفێران دوای کاتژمێر هەفتی بەیانی دەست پێ دەکات کاتێک وادەی داوەشکردنی بەنزین دێت و شۆفێرێکی زۆر بە شێوەی سەرەبڕی دەیانەوێت بەنزین وەربگرن. چەند جارێکیش شەڕی دەستەوێخا ڕووی داوە، حکوومەتیش بە تاوانباری سەرەکی دۆخەکە دەزانن. هەمووی حکوومەتە بڕۆ حکوومەتی عراقیت عیبینە بەنزین دابش دەکرێت بێ مشکلە بێ سەرێشە بەس حکوومەتی کوردی نازم چ حکوومەتەکە بەخوای هەموو گلەیان لێیە ئەوەی وەزعمانە تێدەگەی ئەوە ژیان بەنزین بە 1000 ڕبعاچی بڕۆ لە بەغداش بە 450 ئاخە فەرقی ئێرە و بەغدای چییە؟ سەر خۆمانە بەنزینیان گران کردی خەڵک کرێتیە نییە بوونە هیچی نییە بەڕاستی یان بکەنە کۆبڵ ئەو خەڵکەی یا هەندێک مەزیخانەی زیادکەن بەڕاستی تەکسی لە هەولێرە گەلەگەلێک زۆرە یعنی کەلچی نمایە بەڕاستی خەڵک ئێستا سرە بڕیتەکە بەڕاستی نەکەوە برێم جارە ئەو خەڵک ئێستا سرە بڕیتەکەم لە سەعات 9 شەوێ تا ئێستا سارێ من حرەکەی نەکردی لە جێی خۆی وەزعەکە دیارە قۆرخکاریەکی زۆرە کە قۆرخکاریشە بە زۆر میلەتە شایانی وی ئەوانەی ئەو بەزمەی بەسەر بێ بەخودای لەبەرەوەی خوای گەورە شتێک بەسەر خەڵکەک ناینێگە شایانی نەبی ئەو میلەتە بۆ خۆی شایەنە بۆ خۆمان نازانین چۆن تەحمل دەکەین ئەوەی کە سەرپەرشتی دەکە سەرپەرشتی وەزعی دەکات چێ کەسی منە کەسی تۆ کەسیە چکە ئەوە بە 1 ساعتی وەریگرتێ لە خاک لۆ لێرە بە 1 ساعت نادرێت. شۆفێران داوا دەکەن بەنزینخانەکان زیاد بکرێت و کوالێتی بەنزین باشتر بکرێت. داواش دەکەن دۆخی بەنزین چارەسەر بکرێت. ئەگەر بەو جۆرە بەردەوام بێت شۆفێر و هاوڵاتی زیانی زۆری بەردەکەوێت. زاروا سرم گرە نایان بۆ سرە ئێستا سرم کردو چوومەتە ناو بەنزینخانەکە 3 ساعت لەبەرەوە خۆرە چوومەوتی بەنزین نەماوای 3000م تێکردە. ئاخە وەڵای وەزعاوە نابێ تا کەی حکوومەت 30 ساڵە حکوومەتە نەتوانێت ئەو بەنزین کارەبە ئەو دابین نەگایتر چارەسەر بە قسەی منە بێ 30 ساڵاکە نامچیت. ئەگەر بەنزینخانەی زیادکەن دەنایەت چارەسەری نییە. باز ئەگەر بەنزینخانەی زیادکەنەوە و سڕە بڕیەش ئەگەر شورتەوە ئاسایش بەخۆی بێتن لێرکوانە سبێنە نێلی ئەو قەرەبارگە دروست. ئەگەر شورتەوە ئاسایش بێتن بەخۆی لێرکوانە مرور و ئەو شتانە بێنە لێرکوانە سڕەکەی نێلنە و قەرەبارگە دروست بی پاش ساعت ساعت 6:30 لێرکوانە هەر هەمووی دێتن سڕە بڕی دەکاتنەوە ڕێەکەی دەگریت. کێشەی بەنزین ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێتەوە. حکوومەتیش بێباکانە تەماشای ئەو دۆخە سەختە دەکات کە خۆی بۆ شۆفێرانی دروست کردووە و لە بەرژەوەندی حزب و کۆمپانیەکانی چارەسەری ناکات. ئەگینا تەنیا تەرخانکردنی بڕێکی کەم لە نەوت بۆ بەنزینی ناوخۆ کۆتایی بە قەیرانەکان دەهێنێت.